پێنج نیشانەی دەماری گرنگ کە مەترسیدارن و نابێت پشتگوێیان بخەین. زۆر جار هەیە بەداخەوە نەخۆشەکە دەڵێ دکتۆر ئەو نیشانانەم هەبوو وا چاوەڕێم کرد بەشکم بخۆم چاک بمەوە کە بەداخەوە دواتر نەخۆشەکە باجی ئەو دواکەوتنەی داوە. بۆیە هەر کاتێک ئەم پێنج نیشانانەت هەبوو نابێت پشتگوێی بخۆی و پێویستە بە زووترین کات سەردانی نزیکترین بنکەی تەندروستی یاخود پزیشکی پسپۆڕ بکەیت. نیشانەی یەکەم: بێهێزی یاخود شەلەلی لایەکی لەش یاخود سوڕانی لە ناکاوی دەم و چاو. ئەمە دەکرێت نیشانەی جەڵتە بێ و هەر دواکەوتنێک نەخۆشەکە باجی دەدات، بۆیە کات زۆر گرنگە. نیشانەی دووەم: سەرئێشەی لە ناکاو زۆر توند، واتە نەخۆشەکە هیچ عیبی نەبوو لە ناکاو تووشی ژانەسەرێکی زۆر توند و لە ناکاو بوو. ئەمە شەقیقە نییە، بەڵکو ئەمە دەکرێت نیشانەی خوێنبەربوونی مێشک بێت. نیشانەی سێم: تێکچوونی قسەکردن یاخود گرفت لە قسەکردندا لە ناکاو ڕووبدات. بێگومان دەکرێت ئەمەش نیشانەی جەڵتە بێت و بۆیە پێویستە بە زووترین کات سەردانی نزیکترین پزیشک بکەیت. و نیشانەی چوارەم: گۆڕانکاری لە بینین، واتە لە دەستدانی بینینی لە ناکاو یاخود پەردەیەکی ڕەش بەسەر چاوم داهات یان دوانە بینی. ئەمەش نیشانەیەکی مەترسیدارە و نابێت پشتگوێ بخرێت. و نیشانەی پێنجەم: گۆڕانکاری لە کەسایەتی یاخود تێکچوونی هۆش، کەسەکە ئاگای لە کات و لە کەس و لە شوێنەکان نامێنێ. بێگومان ئەمەش دەکرێت نیشانەیەکی مەترسیدار بێ و نابێت پشتگوێ بخرێت. بێگومان مێشک بەبێ هۆکار سکاڵا بەرز ناکاتەوە. هەر کاتێک ئەم نیشانانە لە ناکاو دەرکەوتن بەڕێکەوت نییە، پێویستە بە هەندی وەربگری و سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکەیت. و ئەگەر ئەم نیشانانە لە هەر کەسێک دابینی یاخود گرنگە ئەم زانیاریانە بۆ هاوڕێکانت بنێری تاوەکو دوور بن لە حاڵەتی لە ناکاوی تەندروستی و نەخوازراو. بە هیوای تەندروستیەکی باش.